زۆر دوودڵ و قەلەقن ئەو فشارە دەرونەی هەیەیانە ئەوەیە کێیان دەبێتە یەکەمی بەرنامەی کورد ئەکتەر کە تایبەت بوو بە هونەری نواندن. دوجار ئەنجامەکان ڕاگەیەنران و لە کۆی دوو کوڕ و دوو کچ دوانیان بە یەکەم هەڵبژێران کە ئەوانیش لیزا بەختیار و کارمەند خدر بوون. زۆر دەمێکە خۆم ئامادە کردووە ینی ئەوەنە هیلاک بووم پێوەی بە پرۆڤەوە بەڵام قەت تەسەورم ناکرد کە یەکەم بم لە بەرەوەی بەش هەر چوار ینی هەر چوارمانۆک و یەک بووین لێک ئاستا بووین بە سوپاس بۆخوا توانیم زۆر بە هەستێکی زۆر بەهێزەوە بمە سەر ستەیج و نمایشی خۆم بکەم. بەڕاستی ئاستی بەرنمەکە بە شێوەیەکی گشتی جێ خۆشحاڵیە چونکە بەڕاستی ویژدانانە ئیشان مەڵیان کرد و مامەڵەکی ئەخلاقانیانشە کرد وایان کرد کۆمەڵێک بەشدار بوو وامان لێ بەوەکو یەک خێزان تەماشاییەک بکەین وەکو خوشکوبرا تەماشاییەک بکەین. زۆر خۆشحاڵم کە لەو بەرنامەی بەشدار بووم و زۆر خۆشحاڵم کە پلەی یەکەم بەدەستهێناوە. خاوەن بیرۆکەی بەرنامەکە کە هاوکات ئەندامی لیژ نەبوو باز لەوە دەکات بیرۆکەکەی ساڵی 2012 هەبووە بەڵام دوا کەوتووە لە جێبەجێکردنی وە خۆی دەڵێت توانیوەتی لە ئاستی عێراق بەرنامەیەکی سەرکەوتووی لەو شێوەیە پێشکەش بکات. ئەو ساڵە ئەگەر ئەو ساڵانە بکرێت نەبوو ینی سەرچمە کرد نەبوو. دواتر لەم ساڵانە خیرا لە هەندێک وڵاتی عەربی کرا بەڵام بەم شکڵانە بەم فۆرماتەی ئێمەنا ئەوان زیاتر گرنگیان بە شۆیە ئەمە زیاتر گرنگیمان بە ناوەڕۆکە ئەکادیمیەکەیە کە چۆن ئەکتەر دروست بێ. خۆشە بۆ ئێمە کە بۆ کەناڵی NRT2 بۆ ئێمە بۆ کورد کە بۆ یەکەم جار لە باوڵێن لەسەر ئاستی عێراق لەم کەم بەرنامە لە کەناڵی NRT2 کرا. بەرنامەی کورد ئەکتەر یەکێکە لە بەرنامە پڕبینەرەکانی کەناڵی NRT2 کە لە سەرەتای ساڵی 2021 دەستی پێکرد و 120 کەس تێیدا بەشدار بوون. بەرنامەکە بە 6 قۆناغ ئەنجام درا. بۆیەڵم دەستخۆش بۆ ئەم سێ برادەرە بۆ ئەم سێ مامۆستایە بە حەقیقەت چکە ئەمانە پەروەردەکەن بە شێوەیەکی زانستیانە حەقە ئەمانەش ئیتر دوای ئەوەی کە تەخەڕوجەکەن دوای ئەوەی کە دەست تەواوە بن دەستکەن بە خوێندنەوە بە ئیشی چاک. بەرنامەی کورد ئەکتەر بەرنامەیەکی تایبەت بە هونەری نواندن بوو. ئەوانەی خولیا و حەزیان بۆ دراما و سینەما و شانۆ هەبوو لەم بەرنامەیە بەشدار بوون و سیزنی یەکەمی کۆتایی هاتوو بڕیاریشە لە داهاتوودا بەردەوام بێت. کارزان تاریق NRT سلێمانی. خۆشەویستان تۆر یەکەممان تایبەتە بەم راپۆرتەی کە ئێستەیەوە بینەری بوون سەبارەت بە پرۆگرامی کورد ئەکتەر کە لە NRT2 نمایش کرا و بەڕێوە توتیدا چەندین کەسی بەتوانە ئەکت و نمایشی خۆیان کرد لە کۆتاییدا خاتو لیزا و کاکارمەند توانیان ببن بە یەکەمیە پرۆگرامی ئەمڕۆ لە ستۆدیۆ لیزاخانمان لەگەڵایە لە هەولێریشەوە کاکارمەندمان لەگەڵایە کە ئەمڕۆ باس لە ئەزمموی خۆیان و باس لەم پرۆگرام و باس لە یادجۆرەکان و هەروە تۆزی ئەکتیشمان بۆ دەکەن بێگومان. کاکارمەند زۆر سپاس بۆی ڕاستە خۆ لە هەولێرەوە لەگەڵێمە لیزاخان زۆر سپاس بۆی لە پرۆگرام لەگەڵێمە دای بەخێراتیم. با یەکەم جا لە لیزاخانەوە دەست پێ بکەین باسێکی ئەم پرۆگرامەمان بۆ بکە ئەزممونێکی چۆن بوو بۆ تۆ؟ بەڕاستی ئەم پرۆگرامە بۆ من زۆر باش بوو خەونێکی زۆر گەورە بوو بۆ من لە بەرەوەی من خۆم پەیمانگای هونەرە جوانەکانی بەشی مۆسیقام تاوا کردووە شانۆم تاوا نەکردووە خەونم بوو ببم بە ئەکتەر هەر لە مناڵیەوە خەرێکی نواندن بووم بۆ خۆم لە ماڵەوە ئیتر یعنی دەرفەتی وەم نەبوو بەشداری بکەم وەکو ئەکتەر لە فیلم و درامایە یان لەسەر شانۆیە ئیتر ئەم بەرنامەیە کە بینیم زۆر بەلامەوە جوان بووتم با بەشداری کەم بەشکم بەڵێ بەشکم بتوانم خەونەکەم بەدی بێنم سپاس بۆخوا توانیم لەو بەرنامەیە من خەونەکەم بەدی دووبارە پیرۆزە لیزایان کە یەکەمت بەدەستهێنا بێگومان پیرۆزە لە کاکارمەندیش کەمیش بە هەماشەیە پلە یەکەمی لە کورد ئەکتەر بەدەستهێنا بام هەر پرسیارێکی تر ئاسی جەناب بکەم تا چەند گرینگە بۆم ئەکتکردن حەزی خولیا بێت یاخود ئەبێت سەرتا بەهرێک بێت لەو کەسا هەبێت پاشان ئیشی لەسەر بکە بە دڵنیاییەوە هەست زۆر مهمە منیش هەستم کرد ئەو هەستەی شانۆیە لە منە هەیە چونکە بێ عاشقی بی بەڕاستی عاشقی نواندن بی من چێژە بینم لەسەر تەختی شانۆ زۆر چێژی لێ ئەبینم هەتا مامۆستا پێشڕۆیش پێیوتموتی تۆ لێکیلانی کە چێژە بینی لەسەر تەختی شانۆ ئەوەنە حەزم بۆی هەیە یعنی ئەو ڕۆژێکی یەکەمی ژووم خێراماچی تەختی شانۆەکەم کرد
پیرۆز بێ دووبارە با بچینە لای کاکارمەند دووبارە سپاس بۆی لەگەڵ ئێمە ئامادەی لە هەولێرەوە کاکارمەند لیزاخان وتی کە ئەمە حەز و خولیایەکی مناڵیە کە ئاکت بکاتوەم بابەتانە تۆ پێمان بڵێ چۆن بۆ بڕیارەدا لەم پرۆگرامە و لە پرۆگرامی کورداکتەر بەشداری بکەیت. زۆر سپاس بۆ میواندارێکەکەتان. ئەوەی ڕاستی بێ من کتوپڕ بوو چونکە من بۆ خۆم پێشتر ئەزمونم هەبوو پەیمانگای هونەرە جوانەکانم تەواو کردووە بە شیشانۆ بۆ بەشداریکردن و بەرنامەی زۆر کتوپڕ بوو تەنانەت هەردوو ڕۆژ پێش ئەوەی کە لێژنەکە بێنە هەولێر بەشداری بکەم من بڕیارمدا بەشداری کەم. بۆ من هەستێکی تایبەت بوو بەرنامێکی پڕ بە جۆش و خۆش و ئەزمموی تازە کۆمەڵە کەسی ناسینی کۆمەڵە کەسی تازە وای لێکردم کە زیاتر هەوڵدەم متمانم زیاتر بەخۆ بێت تاوام لێ گەشتمە کۆتایی و کلەیەکەمە دەسێنە. بەڵێ دووبارە پیرۆزە کاکەرمەند هەمان کاتەوەشمان پێ بڵێ کە لە سەرتایی ساڵی 2021دا ئەم کورت ئەکتەرە هەبووە ئەمێ باز لە ئەزمموی خۆت بکەیت کە لەوێدا چۆن بوو چۆن نەبوو چی زیاتر لە کە بەشداری و تیاک لەم کورت ئەکتەرە زیاتر کاریگەری هەبوو بەسەر تۆ. لە سەرەتاوە کە بەشداریم کرد کاریگەری هەبوو چونکە تۆ سەر لە نوێ دەچیەوە ناو کۆمەڵێک کەسایەتی کە دەبێت نوانیان تیا بکەی و لەگە ئەو نواندانە بژی و مامەڵەکردنت و جۆری هەستەکانت و بیرکردنەوەی کەسایەتەکان لە خۆتدا بسەسپێنی یان لەگەڵیدا بژی ئەو مامەڵەکردنانە هەم چێژ بەخشە و هەم ماندووکەریشە بەڕاستی چونکە تۆ لە فترێکی تقریبا نزیکەی دەمانگ ئەمە بەردەوام بووین 6 قۆناغمان بڕی لەگەڵ هەر قۆناغێکی تۆ دەبووە بگەڕێی بە دوای دەقێکی باشدا بگەڕێی بە دوای جۆرە کەسهاتیەک بۆ ئەوەی لەگەڵ فیزیکی جەستەت و لەگەڵ ئەحساسی خۆت و دەنگت و ئەوانت بگونجێت بتانی چێژی لێ ببینی و ئەو کەساتیە نمایشکەی. جگە لەوەش لەگەڵ ئەوەش کەماندوو بوونی هەبوو چێژێکی خۆی تایبەتی خۆی هەر بوو خۆی نواندن چێژەکەی ئەوەیە کە لە سەرشان و چ پێشکەش دەکەیت دەنا لە تەواوی ئەو ماوەکەی کە تۆ پرۆڤەکەی ماندوو بوونی زۆرە هەموو چێژەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو لە حەزێک کە نمایش دەکەی و نمایشەکەت تەواو دەبێت جال ترۆپکی چێژەکەوێ نمایشەکەت بە جوانی بکەی بینەر چێژ لە نمایشەکە ببینێ. زۆر باشە لیزاخان با من بێمەوە لای تۆ دواترە گەڕن لە کاکارمەندیش جا ئێستا دوو ئەکتەرمان لەگەڵای هانا بێکمانەکەنەکەنی لەگەڵیانە حەزمان لێیە نواندنی قاقالەیانێکیان پێکەنینێکی زۆر گەورانەمان بۆ هەمان بخیتە پێکەنین لەگەڵەوەشە حەزەکەی نیە بۆنە تێکستێک بەکاربێنی شتێک بێت گفتوگویەک بێت لەگەڵ ئێمە بێ کێشەمانە بەس پێکەنینێکی تیاابێ بوو سەبار پێکەنی ئینێرجی بێ ئەمەش خاتە پێکەنین. شتێکە بیرکەوێت تخوا پێم بڵێن دڵتان خۆشەوە دەستە خۆش بێ ئۆکێ هەر یەکسەر لەو پێکەینەوە بیکە بە مەقتعکی تووڕە بوون یەکسەر بازێکمان ببە. بەڕاستیەوە پرسیارەکانتان زۆر بەجددیە؟ ها؟ خەلەلیتیا بوو شتێک لە ئارەیە خەلەلیتیا بوو پرسیارەکانمان دەستە خۆش هەمانشتێکماندنیش بێت بە کاکارمەند بۆڵانکە باش نییە؟ کاکارمەند ئەمانەت هەمان نواندنی پێکەنیمان بۆ بکەین زانین چۆنە هەر یەکسەر بەسەریش یا کاکارمەند تووڕەبوونێکمان بۆ بکە ها بابەتەکەی بەجڵ نەوێ بێ بیگۆڕێ ڕێک تەقاتۆیەکمان بۆ بکە لە بینەکەیە. پێکەنین بۆ بەهانیە زۆی و پێکەنین وڵی بریا پێ زووتر وەختان گوت بە نابیر لە شتێکی خۆشکەرەوە کاکارمەند
بۆچی من ها گاڵتە بە هەستەکانی من دەکەی لە پێناوی چی؟ طبعا خۆی پێکەنین کەسێ لە پێشە پێ بکەنە هەر خۆ تەبیعی پێکەنین ڕاستە خۆ پێکەنینە بۆ ئێستا دەستەکەم بگری دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خۆ باش ساتی ئەنجامی ڕاگەاندنی بۆ منە ئەنجامەکان کە ئاماژیان بۆ کرد خاتو لیزە یاخود کارکارمەند یەکەمی بەدەستێنە لەو جەقای هەستت چۆن بوو؟ تەسەورم ناکرد من پلەیەکەم بەدەست بێنم لەبەرەوەی هەر چوارمیانی نوریش بە هەمان شێوە ئەکتەرێکی زۆر بەتوانە پێمان زۆر هاوڕێی نوریشی بەڵێ ئەکتەرێکی زۆر بەتوانایە لانێ ئەزمموی لە من زیاتر هەبێ نور بەڵامیتر ئەکەوێتەوە سەر هەست ئەو کاتە تۆ هەست چۆنە سترێس دەورە بینێ لەویایە هەمومان بە تەکیدی سترێسمان هەیە بەڵام هەستەکە زۆر مویمە ئەنجا لەویا هیچ دڵم تەبەتەبی نییە کرد زۆر دوو دڵ بووم لەوەی کە ئیتر چکە هەردووکمان لێک ئاستا بووین ڕانێ بۆ لیژنەکەش زۆر قورس بوو بێ کێکی اختیارەکەن بەس ئیتر کەوتی یەکەم جار ناوی کارمەندی ئەنجا من بوو هەستێکی زۆر خۆشم هەبوو ناڵێم یەکسەر ماچی ستێجەکەم کرد لە خۆشیە باشە بە تۆ لە سەرتای قسەکاندا ئەماژت بۆ کرد کە کاک پێشڕۆ پێوتە بووی پێما بێکە تۆ چێژ لە نوادر و سەرشانۆ دەبینی بزان کاکارمەند چی وشەیەک یان چی قسەیەکی لیژنەی لا ماوەتەوە چی وشەیەک زۆر کاریگەری لێ کردی کاکارمەند لە قۆناغی چوارەم بوو لەو کاتە مامۆستا شەماڵی عەبەڕەش میواندار بووکی کرابوو بەڕاستی لەو قۆناغەیە کۆمەڵە و شەکراکە باوەڕ ناکەم هەرگیزە بیریان کەم بە تایبەتی ئەو شەی مامۆستا پێشڕەو کە وتی تۆ بۆ ئەوە لەدایک بووی یان ئینسان وەزیفەی دەوێت بدۆزێتەوە لە دنیادا بۆچی لەدایک بووە وتی تۆ بۆ لەدایک بووی ئەکتەر بی ئەو شەی مامۆستا پێشڕەوی هەرگیزە بیر ناچێت و مامۆستا شوان لە قۆناغەکان گوتی من ڕێزت لێگرم ڕێز لەوە ئاگرم کە خۆت خۆش دەوێ لەو کارەیە ینی ئەوانە ئەو هەروەها مامۆستەلاری مامۆستەلار زۆر جار بەڕاستی ئەو وزێک و شتێکی هێزێکی بە پێبەخشینی کە زیاتر متمانەمان بە خۆمان بێت یەک لەوانە کە جارێکەمی زۆر ترسان لە قۆناغی سێم بوو گوتی ئەتۆ کە ئاوا جوان نمایش دەکەی ترسم هەیە بزانم ئەتۆ لە قۆناغەکانی کە ستەکەی دیلەوە ئەو شتانە بۆ هەستانە بووم کە باوەڕ ناکەم هەرگیزە ژیاندا لە بیرچێتەوە سپاسیان دەکەم لێرەوە چاویان ما دەکەم ڕێزم هەیە بۆیان کاکارمەند گەربێت و بەشەی لە ئەکتەران بدێنی باز لەوە دەکەن کە ئەوان بۆ منە ئەکتکردن نواندن بەهرەیەکە لە ناخی خۆیاندایە واتە ئەگەر بڵێ بۆ منە درامایە بکەن یا خۆت فلیمێک تۆمار بکەن ناتوانن ئاماژە بۆ بکەن بۆ منە بڵێن ئەکتمان لە فلیمە باشترە وەک لە درامایەکتر یاخۆ لە فلیمێکی دیکە تۆ سەرنج و تێبینیت بۆ ئەمە چیە پێت وایە ئەمە دروستە؟ بەڕای من نواندنکردن ڕاستە شتێکی خۆڕسکانە هەیە بەڵام لە ئێستادا هەموو شتێک بۆتە زانست یعنی تۆ هەتا نووسین هەتا تۆپانەیەکردن یعنی دووگۆڵی هەتا هەر کارێک کە تۆ دەستکاری دەکەی ئێستا زانستێکە یعنی جگە لە بەهرەکەی ئەبێ زانستێکە پەیدا بڕۆی جگە لەوە وەکو ڕای شخصی خۆم نواندن ئەو ئەکتەرانە دەبنە نواندنێکی باش دەتوانن بکەن یان کە ڕۆڵێکی باش دەتوانن بژێڕن کە ئەزمموی ئازاری کەسی کە تاقیکەنەوە یعنی بەرکەوتیان هەبێت لەگەڵ خەڵکی چواردەوریان کۆمەڵگاکەیان و ئەو شتانی کە لە خەیاڵیدایە ئەو هەستانی کە لە خەیاڵدا بەرکەوتنی لەگەڵی هەبێت و یەک گرنگترین شت بۆ نواندن
بەڕاستی خوێندنەوەیە یعنی تۆ معریفە و هوشیاریت نەبێت ناتوانانی نواندنێک بکەیت نواندنێکی سەرکەوتنانە بکەیت چونکە خوێندنەوە یان با بڵێن وشە گەورەترین هێزە گەورەترین چەکە بۆ بەکارهێنانی دەروون و هۆشی تۆ و تەرکیزی تۆ بۆ ڕۆڵ و کەسایەتەکەت لە درامای ئێستاشدا و لە ئەوشدا هیچ جیاوازێک ئەو نابینی کە هینکەی کەسایەتیەک ڕۆڵەکەی بجێڕی جا لە هەر بار و زروفێکدا بێ یان لە شانۆ بێ یان لە دراما بێت باشە لیزاگیان طبعا زۆر لەگەڵ ڕفیق و تا سعبەتی ئەوواکەن بۆ منە سابەتەکەی شتێکی پیاڵی خۆتی لێ تووڕاکە یان چۆنەڵی دێڵی وڵا ئاکتم باشە بەس ئەو سینناریۆی ئێوە ئەتان کرد لەسەر شانۆ ئەو نمایشی ئێوە ئەتان کرد ئێوەتان کرد جیاوازێکی زۆر زۆری هەیە باسی ئەو سینناریۆمان بۆ بکە چۆن لەسەر شانۆ توانی هەموو شتێک لەبیرکەی تۆ تەنها تەرکیزە سەرنج لای نوانەکە و بێ بتوانانی بە شێوازێکی جوان پێشکەشی کە ئەبێ ناو حاڵەتەکەی بژەی چۆنە کاتی پرۆڤەکردن من هەموو کاتێ هیوارم بیرە چۆیان ئەو هەستە و نەئەبوو لە کاتی پرۆڤەکردنا تەنها جارێ خەیاڵە لای ئەوەیە هیوار لەبەرکی لەگەڵ یا جوڵە بەڵام کە ئەچیتە سەر تەختەی شانۆ ئیتر تەواو هەموو شتێ لە بیرەکەی ئیتر هەوڵی ئەوەی کە ئیشەکە و جوان بێنجا تاو هەستە بۆ دروستە بێ لەویایە من خۆم دایم لەسەر تەختەی شانۆ ئیتر تاو ئیتر چام هیچ شتێک نابینی تەنها تەختەی شانۆیان لە هەر شوێنەکە بتێ توانی نواندنی خۆت بکەیت بە تەئکیدی بەس من زۆر بەجوانش کردی تا ئێستا یعنی یەکەم جارم بوو لەم بەرنامەیەوە توانیم بچمە سەر تەختی شانۆ شانۆی بکەم تا ئێستا نەم کردووە ئەیتر لەو کاتێ ئەو هەستم بۆ دروست بوو یعنی چام هیچی نابینی تەنها نواندنەکەی خۆم نەبێت کاکارمان تۆ پێ دوای بۆ منە یەکەم خاڵی سەرکەوتنی ئەکتەر یاخود ئەوانەی نواندن دەکەن هەست دەور دەبینێ دەتوانی واوڵین هەست کاریگەری زۆری هەیە بەڵام یەکەم شت نییە بەڕای من یەکەمین شت بۆ سەرکەوتنکردنی نوانێک یان بەردەستەکردنی ڕۆڵێک هۆشیاریە هۆشیاریت هەبێت کە وەکو مامۆستا پێشڕەویش باسی کرد و مامۆستانی تیژ لە لێژنەکە باسی کرد هۆشیاریە بەرامبەر بە ڕۆڵەکەت یعنی پێش ئەوەی تۆ ڕۆڵەکەت جێبە ئەوە بەرزەکەی دەبێت یەکەم جار پێناسەی خودی خۆت یعنی وەکو ئەکتەر پێناسێکی دیاریکراوت هەبێ بۆ ڕۆڵەکەت بۆی بتانی ئەو پێناسە دیاریکراوە لە ناخی خۆتدا جێبەجێ بکەی ئەو جا بتانی دەری ببڕی یعنی تۆ ڕاستە هەست کاریگەریشی زۆری هەیە بەڵام هەستەکە ناتوانێت دەرببڕێ ئەگەر هۆشیاریەکە نەبێت زۆر باشە کارمەند ئەمێ باسی بکەم تا چۆن ئەتوانی لە نواندنا فێر بیت بۆ نمونە من ئەمەوێت نمایش یاخود نواندنی حاڵەتێکی کەسێک بکەم کە تووشی خەمۆکیەک یاخود بابەتێک لەو بابەتانە بووە تا چۆنە گرینگە متابعە بکەی سیر بکەی بزان ئەمانە بەڕاستی بارودۆخیان چۆنە کاتێک بۆ منە لاسای کەسێکی سەرخۆشەکەیتەوە هانە ببینی بەڕاستی بارودۆخیان چۆنە دوای ئەوە تۆ بتوانانی تا ڕادەیەک لاساییان کەیتەوە ئەم متابعەکردن و سیرکردن و بینین و بە دواگەڕانە هیچ ڕۆڵێکی بێ لەسەر ئەوەی کە تۆ ڕۆڵەکە بە جوانتر بگێڕی کاریگەریەکی زیاتر دروست بکەی لەسەر بینەر هوەری نواندن تاکە هوەرە زیندووە زیندوەکەی چۆنە جیاواز بە هوەرەکانی تر تۆ کاتێک مۆسیقایەک دەبێت مۆسیقا حەوت دەنگە یعنی تۆ حەوت دەنگەیە زیاتری نییە یان شێوەکارێک هەر کۆمەڵێک ڕەنگی سارد و گەرم و تێکەڵاکنشتان بەڵام هوەری نواندن تۆ دەبێ هەموو لەحزەکانی ژیان لە ناو هەستی خۆت لە ناو بیرەوەری خۆتدا خەزنکەی دەچێت دەرێ ناوپاسێک چاخانەیەک چێشخانەیەک قوتابخانەیەک یعنی تۆ دەبێ هەستەکانی منداڵ گەنج پیر تووڕەبوون هەموو ئەو جۆرە کەساتیانەی کە ڕۆژانە بەرکەوتین دەبێت چاو دەیبینێت یان وەک چۆن بڵێ هەستیان پێ دەکەی دەبێت بەردەوام لە ناو خۆتدا بە زیندویی بیان هێڵیەوە
وەکو زانی چی وایە نواندن وەکو ئەمن وەکو مار تەمەشای دەکەم مار چۆن ساڵانە ئەو چیفەی خۆی فرێ دەدات و بەرگێکی نوێ دروست دەکاتەوە. ئەکتەر دەبێت بۆ شێوەیە مامەڵە بکات بەڕاستی دەبێت ساڵانە ئەو بیرۆکە و ئەو هەستانەی کە لە ناخی خۆیدا هەیەی سەبارەت بە کەسەکانی چواردەوری ساڵانە نوێی کاتەوە. ئەوەش بۆ وای دەکات ینی ئەوە ژواری دەکات ئەکتەرەکە زیندوو بمێنێتەوە ینی چۆن شتێکەکە ئەڵێن فرێشە خواردنێک هەیە فرێشە ئەکتەر دەبێت ئەو فرێشەی تیا هەبێت هەر کەسایەتی دەکات ئەو فرێشی تیا هەبێت. بۆ نمونە من لەو بەرنمەیەدا بە کەسایەتی هاملێتم هەبوو کەسایەتی هاملێت ئەمن لە قۆناغی سێم کردم و لە قۆناغی کۆتاییشە کەسایەتی هاملێتم کرد و هەمان دیمەن بوو. تۆ دەبێت معریفی ئەوەت هەبێت و هۆشیاری ئەوەت هەبێت و بەردەوام لەو زیندووبوونەوە دابیت کەەوە هاملەتی یەکەمت بە هاملەتی دووەم نەچێت. زۆر جارە تۆ لە ژیانی ڕۆژانەدا یان لە ژیانی هوەریتدا چەند کەسایەتیەک چەند جۆرە هەستێک تاقی دەکەیەوە ناکرێت هەموو هەستەکانت یەک جۆر بن بۆیە ئەکتەر زۆر گرنگە بەردەوام چاودێر بێ بەسەر خۆیەوە بەسەر جەستەیەوە بەسەر معریفەی خۆیەوە بەسەر بینینی خۆیەوە چاودێر بێت چ وەردەگرێت و چۆن دەری دەبڕێت. یەک لەو شتانی کە بەلای منەوە گرنگە گرنجیدانە بە جەستە زۆر گرنگە و گرنجیدانە بە خواردن بۆ یەتەوە هەم جەستت کاریگەری بەسەر جەستەتەوە نەبێ خواردنە هەم بەسەر دەنگتەوە هەم بەسەر ئەحساسەکانتەوە چکە کاریگەری ڕەبتێکی زۆر بە پەیوەندی هەیە زۆر بە ئەحساس و خواردنەوە بۆیە ئەکتەر دەبێت چاودێری هەموو شتێکی ژیانی خۆی بکات یعنی خۆی بخاتە ژێر کامیرێکی وردەوە. خاتولیزە گەرداوە لێ بکەم ئێستا نواندنێکی گریانمان بۆ بکە یان ئەوەش نەبێت هەر نواندنێکی تر بێت کە لە کورد ئەکتەر ئەنجامی یا بێ هەر کامێکامە بەجڵی خۆت. باوکم کەی لەوە تێگا کە دایکم کەی لەوە تێگا کە باوکە سەرخۆشەکەم قەت لێیان تەرگ نایە قەت. دایکم کەوتە بەردەمی باوکم شەقێک سکین و زێک شەقێک سەنگی هاوارێک شەقێک دەم و چاوی و قیژێک کە خەریکە منەگری چووکەیەکم پێ هاوهانەگەن با بزانین کا کارمەند چیمان بۆ کاچی دەقێکەیەکە بێ ئێستا ناندنی بکە هەنا چای پڕ بوو کا کارمەند دیێمە لای تۆ بزان تۆ چی نواندنێکمان بۆ دەکەیت چ دەقێک چ مەقتعکەیەکە ئێستا ئامادەیە و ئەتوانی نواندنمان بۆ بکەیت. لەو باوەڕدانەوە بۆ پرسیارە سەختانە بکەن چونکە قەینا ئاخر کا کارمەندێمە ئەکتەرمان لەگەڵایەت چۆنە بێ پێمان بە هەلی ئەزانی بڕایوانە زۆر باشە نواندنێکتان بۆکەم لە قۆناغی یەکەم ئەو نواندەم کرد بەڵام تەواو نەکرا یەکسەر لێژنە ڕایان گرتم. ئێستاش ئەو کاتەم بیرە لە بەردەم هەواڵ نەفرەتەکان دانیش بووم و گوێم لەو دەنگە ناسکەی نەبوو کەوتی باوکە یەکەم جارم بوو گوێم لە ناوی بێت وای لێکردم هەز بە بوونی خۆم کە وای لێکردم بڵێم ئیدی منیش جێ پەنجەیەکم هەیە لەو دنیاە هەرگیز ئەو شێم لەبیر ناچێتەوە ئەوە هەستەم بیر ناچێتەوە کەوتی باوکە هەڵا بێستا لەکوێیە
بیریەکە زۆر بیریەکە. دەست خۆش بێ کارمەند سپاس بۆ دەست خۆش بێ کارمەند. ئەسمەکرد تەنها پێکردنینەکە باشتر بوو. بیخێنەوە بە پێکردنی شتیوانە بەهانەگەن تاسیری تێکردین هەرڵا. باشە بە لیزاگیان باسی ئەوە بکەین کار و پرۆژەی داهاتووی تۆ دواتریشی ئەمە لای تۆ کارمەند بۆ بزانین کادر و پرۆژەی داهاتووی ئەوە چۆنە بێت. طبعا من کە هاتوومەتەم بەرنمەیەوە حەزم بۆ ئیشەکەم هەیە ئەگەر ئەم بەرنمەیە نەبووە یعنی نەمەتوانی بەشداری بکەم لە فیلم و دراما و شانۆی ترە یعنی ئەمە سەرەتایەک بوو بۆ من قۆناغێکی زۆر گەورە بوو دەرگا بوو کە بۆ من کرایەوە ئیتر هەوڵێم بتوانم لە دراما بەشداری بکەم حەزم لێتی لە فیلمە بەشداری بکەم لە شانۆیە ئیتر خەریکە بم ئیشاڵڵا شانش بۆ هیوای کاتە کارمەند هەمان پرسیار بۆ جەنابی شێت کار و پلان و پرۆژەت چێ بۆ داهات و ئامانج چێ بێت. وڵی ئەو شۆ لەگەڵ هاوڕێیانم باسمان نەکرد کار و پرۆژە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چۆن بەڕووی کارەکە دەچی من لە ئێستادا بەشداری دەکەم لە فیستیڤالێک لە ڕەواندوس لەگەڵ لە هاوڕێی زۆر خۆشەویستم کاکە مستەفا نمایشێکمان ئامادەیە لە فیستیڤالەکە نمایش دەکەین و هەروەها لە دوای ئەوە یەکەمی شت کە من بیکەم لە ژیانی خۆمدا بۆ ئەوەی کە خزمەتی هونەرەکەم کەم کۆکردنەوەی معریفەیە سەبارەت بە نواندن بە جیهانی نواندن بە جیهانی هونەر و بە تایبەتی هونەری شانە و سینەما لەگەڵی و لە بەرنامەمدایە لە دوای سەری ساڵی تازەوە چەناڵێک لە یوتیوب بکەمەوە چونکە حەزەکەم وەکو شخصی خۆم بەو ئەزمونونەکەی هەمە بە هەندێک بابەت باسکەی لە سەبارەت بە ستراکچەری سیناریۆ سەبارەت بە ئاکتینگ لە هەم لە شانۆ هەم لە سینەما سەبارەت بە ڕیڤیو فلیم ئەو فلیمانی کە لە جیهاندا کاریگەریان بە مرۆڤەکانەوە هەیە چەناڵێک هەیە لەگەڵ دووسێ برادەرە پلانمان هەیە لە دوای یەکیەکەوە دەست پێ بکەین کە کۆمەڵە زانیاری ئیشاڵە بەسوود سەبارەت بە ئاکتینگ و سیناریۆ و کامێرا و هەر جۆرە شتانی کە کاریگەریان دەبێت بەسەر هونەری سینەما و شانۆدا. زۆر باشە پلانەکانی تریژ نازانین چاوەڕێمانە و دەست بە چیەکەین ئینشەڵڵا باشترین چاوەڕێ ئێوە بێ کارمەند خدر هەروەها لیزا بەختیار لەگەڵ مام ڕاستە خۆ لە پرۆگرامستانە زۆر سپاس بۆ گفتوگۆکانتان سپاس بۆ ئاکتە زۆر کاریگەرەکانتان اینجا دووبارە پیرۆزیشتان ئینشەڵڵا پرۆژە و کاری داهات و بەدڵی خۆتان و بە پێی توانای خۆتانە بێت. سەرکەوتنی زیاتر بۆ هەردووکتان ئەخوازیین. کاتێ سەوچانە کۆرەگرین و دواتر بەردەوام ببین.